سەرباریەوەی پارێزگاری کەرکووک بە وەکالات پابەندی کاری نوێی نەبووە وەک پەرلەمانتاری عێراق لامان کادا پۆستەکەی بەکاردەهێنێ بۆ درێژەدان بە سیاسەتی تەعریب و بڕیاری داوە زێ وزاری نۆ گوندی کوردنشینی داقووق ڕادەستی عەرەبە هاوردەکان بکرێنەوە. محافظی کەرکووک بە وەکالەتڕاکان سەعید ئێستا هەموو قەراراتەکانی کە لە وەختی ڕژێمی بەحسە دەرچووە ئێستا تازەی ئەکاتەوە جێبەجێی ئەکاتەوە ئەو عارەبانەی کەوا لە 2023 ئێرەیان بەجێ هێشت و ڕۆیشتنەوە دیسانەوە ئەوێ بیانهێنێتەوە دێ کوردەکان دیسانەوە دەربەدەر بکاتەوە ئەو ئەرزانی بەدەست کوردەوەیە دیسانەوە لێیان وەربگرێتەوە. ئەوانەی کە ڕەسەنی خەڵکی داقوقن عربی ڕەسەنی داقوقە نایانگەڕێنێتەوە ئەڕوار نۆ دێ نۆی مجەمع تعریب ئەگەڕێنێتەوە بۆ ئەوەی کێشەکە گەورەتر بێ زیاتر بێ حتمما ئەم عربێ لە بگەڕێن و بۆ سنوورەکە و بۆ ئەو دووبارە زەوەکان ئێمە داگیرکەن شتی خراپی لێ دروستەوە ئێمەش داواکارین لە دەسەڵاتی حکوومەتی ئەقلیم و حکوومەتی عێراق و پارێزگاری کەرکووک ئەم شتێ لە ڕاگرن بە یاسا با تەعامل بکەین لەگەڵە باشترە. پەرلەمانتەرانی کەرکووک کارەکانی ڕاکان سەعید زبوری بە پێشێرکردنی دەستوری عێراق وەسف دەکەن و هاشکراشی دەکەن لێپێچینەوەی یاسایی لەو کارانە دەکەن. ماوەیە کێشێکی زۆر لەم سنوورانە هەیە و ئەو کێشانە شۆیەکەی پارێزگاری کەرکووکە دیارە پارێزگارێکی بۆیە پارێزگارێکی کووردا بنرایە و ئەم برادرانەی کە لێرن ئەمڕۆ هاتینە خزمەتیان جوتیارەکان گلەیەکی زۆریان لە قیادەی کوردیە بە تایبەتی ئەوانەی کە ناگەڕێنەوە بۆ کەرکووک و بوونەتە هۆ ئەوەی کە پارێزگارێک دانرێ بۆی ئێمە پەیاممان بۆ پارێزگاری کەرکووکەوەیە ئێمە دەستبەرداری ئەم خەڵکە نابین دەستبەرداری داواکارەکانیان نابێنەوەدا ئەو کار و کردوانەی کە پارێزگاری کەرکووکی کە یاسایی و دەستوری نییە ئێمە بەدادچنی بۆکەین. ئێمە دڵێن ئەم خاکە خاکی زیێدی بۆ باپیرانی ملەتی خۆمانە بە هیچ شێوەیە سازش لەسەر بستێکی ناکەین و ئەم پێشێل کاریە یاساییانە بە هەموو شێوەیەک لە دژی ئەوەستینەوە و هەموو داوایەکی یاسایی و هەموو ئاراسەیە کراوەیە بەرامبەر بە ئێمە و ئێمە ئەمڕۆ کە سەردانی قایم قامیەت و هەموو ئەو بڕیار بەدەسانەی کەوا لەم سنوورە هەیە دەیکەین بۆ ڕاگررتنی ئەو بڕیارانە کە پێمان وایە ئەم بڕیارانە بە هەموو شێوەیەک دژی یاسا و دژی ئەو قەراراتانن کە پێشتر لە وزارەتەکان دەرچووە بە تایبەتی بڕیارەکانی محکەمە ئێتیحادی و مادەی 140. پەرلەمانتەرانی کەرکووک بە شێوەیەکی مەیدانی کێشەکەیان گەیاندە ئیدارەی ئەنجومەنی داقووق و بڕیاریاندا بەڕاوێژ لەگەڵ دەسەڵاتی ناوخۆیە و قەزایان بڕیارەکەی پارێزگاری کەرکووک بە وەکالات سڕ بکرێت. لایەن محافزی کەرکووک بە وەکالەت نووسراو دەکرێت بۆ گەڕانەوە و بۆ خۆسەپاندنی هەندێک عەشیرەت لە شوێنی خاوەنە ئەسڵەکانی خۆیان دەیانێن بەداخەوە دیارە ئێمە ئەمڕۆ کە هاتوین کاتینە داقووق لەگەڵ قایم مەقامێت و ئێستش لەگەڵ برای عەزیزمان مامۆستا جەلیل مەجلیسی قەزای داقووق و ئەندامانی مەجلیسی قەزا کۆبووینەوە بۆ ئەوەی دەرچەیەک یان مەخرجێک بدۆزینەوە بۆ چارەسەری ئەم کێشەیە یان لانی کەم لە ئێستادا ئەم کێشەیە سڕ بکرێت لەگەڵ دروستکردنی حکوومەتی نوێ لە عێراق و لەگەڵ ئەوەی کە گۆڕانکاری لە ئیدارەی حکوومەتی خۆژەیی لە کەرکووکا بێت دانیشتنی فعلی لەسەر ئەم مۆزوعانە بکرێت. بە بۆچوونی چاودێرانی سیاسی ڕاکان سەعید زبوری لە قۆناغی ئێستادا پۆستەکەی بەکاردەهێنێ بۆ درێژەدان بە سیاسەتی تەعریب لە ناوچەکە چاودێرانی سیاسی ڕاشی دەگەێنن ئەگەر ئەنجومەنی پارێزگای کەرکووک کارا بکرایەتەوە و پۆستی پارێزگاری کەرکووک بۆ کورد بگەڕایەتەوە هەوڵەکان بۆ گۆڕێنی باری دیموگرافیای ناوچەکە لە بنەڕەتەوە هەڵدەوەشایەوە. عومەر غەریب، کورسات نیوز، قەزای داقووق.